بەڵام ئەوەی جێگەی داخە لە بری بیرکردنەوە لە یەک گوتاری بۆ دۆزەکەمان لە ماوەی ڕابردوودا گرزی و ئاڵۆزی نێوان هێزەکان ڕووی لە هەڵکشان کرد بە تایبەتی لە نێوان پەدەکە و پەکەکە. کارگەیشتە ئاستێکی ترسناک و جوڵاندنەوەی بەهێز جوڵاندنی هێز بۆ سەر ناوچەکانی گەڕیلاکانی هەبەگە بە مەبەستی یەکلایکردنەوەی کێشەکان بە زەبری هێز. ئێمە وەک ئەرکی نیشتیمانی و نەتەوەیی نەمانتوانی بینەر و بیسەری هەڵگرستانی شەڕێکی خوێناوی دیکەی کورد بە کورد بین. سەبارەت بە دۆخی ناوخۆیی هەرێمیش حکومەت و حیزبە بەشداربووەکان ئەوانی دیکەش دەخەینە بەردەم بەرپرسیارەتی ئەرکی سیاسی و ئیداری و نیشتیمانی و نەتەوەیی خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەکان و ژیانی خەڵک بخەنە گەڕ. ناکرێ و نابێ وەڵامی بەرد بە فیشەک بدرێتەوە و مناڵی هەژارانی گەلەکەمان بەدەستی یەکتری بکوژرێن. بەکارهێنانی هەموو توندوتیژیەکیش لەلایەن خەڵکەوە ئەبێتە هۆی بەلا ڕێدابردنی خەبات بۆ بەدەستهێنانی ئامانجەکان و دوورکردنەوە لەوەی وەدیهێنانی هەر دەستکەوتێک. بۆیە گرنگە عەقڵی نەرم و دیالۆگ جێگای عەقڵی گرجی و توندوتیژی بگرێتە بەر. وە داوا لە هەموو لایەکەکەین بە دایالۆگ لە تێگەیشتن بگەنە ئەنجام بۆ چارەسەری ڕیشەیی کێشەکانی کۆمەلگا بە ڕێکەوتن بێ لەگەڵ حکومەتی ناوەند لەسەر بنەمای دەستوور یان بە پێکهێنانی هەرێمەکان و مۆدیلی لامەرکەزی ئیداری و ئابووری لە پێناو مانەوەی ئەزموونەکەماندا. هەرچی یەک بکرێت جێگای ڕێز و دەستخۆشیە